گفتگۆی زیاتریان بابەتە دەکەم دکتۆر بەهرۆز جعفەر سەرۆکی پەیمانگای مێدیتریانە بۆ توێژینەوەی هەرێمایەتی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانی سلێمانی کوردستان 24 میوانە. دکتۆر بەهرۆز دیاریکردنی $16 بۆ هەناردە و بەرهەمێنانی نەوتی هەرێمی کوردستان گرفتەکە چارەسەر دەکات؟ سپاس نەخێر چارسەری ناکات خاتون. لە 2017 ئێمە هەر لەم کورسیە دانیشت بووم باسی مەترسیەکانی سکاڵاکانی سەر نەوتی هەرێمی کوردستانم کردووە کە کۆمەڵێک سکاڵان پرسەکە سکاڵا چارەسەر ناکات گرفتەکەی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی مرکزی چارەسەر ناکات لەبەرەوەی پرۆسە نەوتیەکان لە عێراق بەگشتی لە بەسڕەوە تاوکو زاخۆ خەوش و کەموکورتی تێدایە. ئەگەر بینە سەر کەموکورتیەکان لە بەغدا 195 داهاتی نەوت لە عێراقا پشت بە نەوتە بەستێت. ئەمە هەر ئەمە نییە کارەساتەکە. کارەساتەکە ئەوەیە عێراق بۆ بەرهەمێنانی وزە، بۆ بەرهەمێنانی کارەبا، بۆ جوڵە، بۆ سەرچاوەکانی جوڵە تەنها لە وزەدا تەنها پشت بە نەوتە بەستێ، نەپشت بە هایدرۆژینی سەوز، نەپشت بە بەرهەمێنانی وزە نێوبۆوەکان، نەپشت بە غازی سروشتێ بەستێت. ئەگەر من بۆ تۆ باز بکەم عێراق 1200 ملیۆن مکعب قیاسی غاز ئەسووتێنێ و ژینگە پیسەکە و هەوا پیسەکات. ئەمە سەرەتی ئەم نیشتیمانێ، بەڵام ئەچێ 1000 ملیۆن مەتر مکعب قیاسی لە ئێرانەوە هاوردە ئەکات کە 140 غازی سروشتی عێراق پێکەێنێ. باشە ئەگەر ئەمە گرفتی هەموو عێراق بۆچی ئەوان تەنیا بیان بە هەرێمی کوردستانە گرن یان تەنیا سەرنجیان لەسەر نەوتی هەرێمی کوردستانە؟ اینجا ئەوە ئیشی گورگەوەیە بە بیانوو بە مەڕەکان بگرێ. ئیش ئێمە نابێت گلەی لە حکوومەتی مرکزی بکەین. ئیشی ئەوەیە کێشە بۆ هەرێمی کوردستان دروست بکە. ئیشی بەغدا ئەوەیە کە هەرێمی کوردستان تەحجیم بکە و لە قاڵبی دات. ئیشی بەرامبەرەکانی تۆ ئەوەیە کە کیانی هەرێمی کوردستان یا هەر نەیەڵن یا کێشەی بۆ دروستکەن. بۆیە من هاتمە سەر ڕەخنەگرتن لە عێراق و لە حکوومەتی مرکزی کە 100 ساڵ ئەزمموی لە پرۆسە نەوتیەکان و لە توانە هایدرۆکاربۆنەکانە هەیە تاوەکو ئێستا تەنها نەوت بەرهەمەهێنێ. ینی نەیتوانێت غازیش بەرهەم بێنێ لەگەڵەوەی کە یەدەکێکی بەرچاو غازی سروشتی هەیە. ئێستا عێراق گرێبەستی کردووە لەگەڵ تۆتەڵ ئینەرجی فەڕەنسیا بە 27 ملیار دۆلار بۆ ئەوەی ئەم پرسی غازی سروشتی و بەرهەمێنانی کارەبا و ئەمانەی بۆ چارسەرکە، بەڵام چووە لە تورکمانستانەوە بە ملی ئێرانە 25 ملیۆن پێسێجا غاز ئەهێنێت بەو هەموو دووریەوە کەچی چێلگەی کۆرمۆل لە ناو عێراقایە لەبەروی احترامی بگرێت ڕۆژانە 500 ملیۆن پێسێجا غاز بەرهەمێنێ کە بینیمان لەو 2 ساڵی ڕابردووە لەلایەن میلیشیاکانەوە چەندین جار پەلاماردرا. ئەمە بەنسبەت عێراقەوە بەنسبەت هەرێمی کوردستانەوە بەڕاستی ئەگەر ئێمە ئەمانەوەی کیانی هەرێمی کوردستان بەردەوام بێت، ئەگەر ئەمانەوێ داهاتووی نەوەکانمان لە هەرێمی کوردستان مسۆگەرکەین، من لەم کابینەی نوێژە بیوەریەکەم بینی چ لە سەرۆکی حکوومەت و چ لە تیمەکەشی تا ڕادەیەک توانیان ڕەخنە بگرن و باسی عادە نەزەر بکەن بە پرۆسە نەوتیەکانە کە ئێمە 15 ساڵە باسی ئەەکەین. پێویستە هەرێمی کوردستان بە تایبەتی تر ڕابچڵەشێ. ئیتر ئەوەندە قەدەری خۆی نەدا بەدەست کۆمپانیا نەوتیەکانەوە. ئێمە ئەم کۆمپانیا نەوتیانەمان کردووە بە کراسەکەی عوسمان کۆمپانیا نەوتیەکان دەتوانەوە من کۆمپانیای نەوتی نییە ینی 8 کۆمپانیا ماون لە هەرێمی کوردستانە 5 تەنها لە هەرێمی کوردستانەوە. کێشەکە کۆمپانیا نەوتیەکانە یاخودنیەتی ئاڵاقە بەرامبەر هەناردەکردنەوەی نەوتی کوردستان؟ خاتون چونکە هەر لە عێراق خۆی من ئێمە توانامان نییە بەسەر عێراقا چونکە عێراق هەر خۆی لە هەر دروستبوونەکەی نامەعقولە، هەر دروستبوونەکەی لەسەر بنەمای نەعەدالەتی مێژووی لە سای سایکسبیکۆ عێراق دروست بووە، لەسەر بنەمای ستەمکردن نەتەوەکانی دیکە ئەم دەوڵەتە دروست بووە. بەڵام عێراق بتەوێنێتەوە کیانێکی نێودەوڵەتی ئێستا 100 ملیار دۆلار یەدەکیە لە بانقی مرکزیەکەیە، ڕۆژانە 3 ملیۆن و 400 هەزار بەرمیل نەوت بەرهەمەهێنێ. ئەندامی ئۆپیکە ئۆپیک لە عێراقا دامەزراوە کیانێکی هەیە کە وەکو دەوڵەت لە پەیوەندی نەودەوڵەتەکانە زیاتر چۆنەڵی ئاماژەی پێ ئەکرێت. بەڵام هەرێمی کوردستان لەبەرەوەی دەوڵەت نییە پێویستە دوو هێندەی عێراق هەنگاو بەهاوێژێت. ئەم هەنگاوانەش کاتێک دەکرێت کە هەرێمی کوردستان هەر لە سەرتاوە، یعنی چەندین جار لەم کابینێش دانی پیاندراوە، هەرێمی کوردستان هەر لە سەرتاوە پرۆسەکەی بە هەڵە دەست پێ کردووە. بۆیە ئێمە دەبێت لە هەرێمی کوردستان بزانین هەڵەکە لەکوێیە بە شێوەیەکی زانستی دوور لە مزایەتاتی حیزبی و سیاسی ئەم کێشەیە چارەسەر بکەن. کێشەکە لە پیشەسازی نەوتایە بە دەرەجەی یەک، لە گرێبەستە نەوتیەکانایە، لە دەرهێنانایە، لە هەناردەکردنایە، لە جیۆپۆلیتیکی وزەیە، لە شێوازی مارکێتینکردنایە، لە شێوازی لۆبیکردنە بۆ کەرتی وزەی هەرێمی کوردستان، لە وزە نێوبۆوەکانایە کە ئێمە کاتبابێ سەر خاڵی سەرەتا دکتۆر کەواتە ئەگەر ئەو $16 کە دیاری کراوە هەموار بکرێتەوە لە یاسای بودجە، ئەمەش هۆکار نابێ بۆ ئەوەی کە نەوت هەناردە بکرێتەوە وەکەوەی کە ئێستا بەشێک لە پەرلەمانتارانی شیعە دژایەتی هەموارەکە دەکەن، واتە نایانەوێ هەناردەی نەوت دەست پێ بکاتەوە؟ مانگی ڕەمەزان بوو
مانگی ڕەمەزان بوو مانگی 23 ئازاری ساڵی پار بوو خاتونێکی وەکو جەنابەت هەر لەسەر ئەم کورسێ دانیشتم وتی ئەوە هەرێمی کوردستان لەم چەند ڕۆژەیە باوەڕ وایە نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێتەوە وتم 2 ساڵی دیکەش نەوتی هەرێمی کوردستان هەناردە ناکرێتەوە گەر یاسای بوجە تعدیل نەکرێت ئێستا خەریکن یاسای بوجە تعدیلەکەن قانونی ژمارە 13 بودجەی فدراڵی مادەی 12 بڕگەی جیم هەموارەکەنەوە کە پێویستە بە تێچووی بەرهەمێنانەوە تێچووی بەرهەمێنان بەڕاستی کێشەیەکی هەرە سەرێکیە چونکە ئێمە چەندی پەیوەندی بە بەغدا وەکوتم بەغدا ئیشی بیان و بارەمی کوردستان بگرێت ئێمەش دەبێت لای خۆمانەوە پیاچونەوە بۆ بکەین یعنی کێشەکە 6 دلار و 8 دلار و 16 دلار نییە بەگشتی عێراق ئەگەر پێی بکرێت و ئەمەی بۆ بچێتە سەرەگەر ئێمە لە ناو هەرێمی کوردستانە وەڵامی کۆمەڵی پرسیارێ بە شێوەیەکی زانستی سمیناری لەسەر نەکەین کۆبوونەوەی لەسەر نەکەین کۆنفرانسی لەسەر نەکەین توێژینەوەی زانستی نەکەین ئیعادە نەزەر نەکەین بەم پرۆسەیە بەڕاستی لە قۆناغی دواترا حکوومەتی عێراق دەسەگرێ بەسەر تەواوی گرێ بە سەرنەوتەکانی پێ دوای ئێستا هەرێمی کوردستان دەبێت چی بکات بۆ قۆناغی دواتر کە ئێستا لە دەرەوەی دەسەڵاتام گرێبەستانەی ڕادەست کردبن بەڵێ پێت وایە بە هەرێمی کوردستان بۆ قۆناغی دواتر چی بکات اینجا خاڵێکی دیکە خاتون جا من زۆر سپاس دەکەم کە تۆ ئەم پرسیارە ئەەکەی ئێمە لە پێناو هەرێمی کوردستان قساکەین لە پێناو خەڵک و خاکی کوردستانە قساکەین نە لە پێناو مزایەداتی حیزبی و سیاسیدا پێویستە هەرێمی کوردستان بڕیار بدات ئێستا ئەم شەو جەنابی سەرۆک بارزانی جەنابی کاک مەسرور بارزانی کە سەرۆکی حکوومەتن بڕیارێکی سیاسی ئازایانە بدات کە کێنەوانەی لە گەندەڵی نەوتەوە لە ڕابردووە تا ئێستا گلاون ئەمانە دوور بخرێنەوە بەڕاستی ئێمە معلوماتمانەیە کاکە من 13 ساڵ ئێمە ئیش لە مەجاالەکەین خەڵکی لە قاتی 1970 و 90 لە بینابەرزەکانی جیانە دانیشتووە لە تاوەڕە باڵاکانە دەستی لە ناوکەرتی و زێرەمی کوردستانە بێەوەی کەسمان ئاگامان لێبێ ناکرێ ئەم پرسە بەو کۆمەڵی ڕەهەندەوە پیاچونەوەی پیانەکرێت پیاچونەوەکان وەکو باسم کرد لە گرێبەستەنەوتیەکانەوەی ئەوەی کە باشمان کردو دەستخۆشیان لێکەین بەڵام ئێمە دوو جۆر پیشەسازیمان هەیە لە عێراق پیشەسازیەک کە هەرێمی کوردستانە گرێبەستەکانی بەشداری و بەرهەمە پیشەسازیەکیش کە حکوومەتی عێراق و حکوومەتی خۆی بە حکوومەتی دایکەزانێک گرێبەستەکانی سێرڤزە عێراق ئەمە قبول ناکە بۆیە بێمە ئالیتێک بۆ ئەمە بدۆزینەوە ینی بە تەواوەتی مەجموعەی خەڵکی خوبەرا ئەمانە دانیشین ئەمە پیاچونەوەی پێ بکەین خاڵێکی دیکە کە زۆر گرنگە و مەبەستمە بەلای ئەمەوە کاکە ئێمە لە ماوەی 16 ساڵی ڕابردووە من خۆم خەڵکی دەڤەری کۆرمۆرم کە گەورەترین حەقلی غازە لە عێراقە ئەندازیاریان ناوە لە هیندستان و لە رووسیا و لە کوێ و لە کوێوە ماهانە 10,000 دلار و 9,000 دلار دەنێ بەڵام کادری خۆمان گەنجەکانی خۆمان 4 ساڵ 5 ساڵە خەریجی کیمیا و ئەندازیاری نەوتن لە ماڵەوە کەوتن یەک ئیشان نادرێتێ کۆمپانیا نەوتەکان کارەساتێکی گەوریان بەسەر هەرێمی کوردستان هێناوە ئیتر من ئەمێوارێژ لە سۆشیۆل میدیای خۆم بڕیارم داوە کە ئیتر من لەمە و لە ئەم جۆرە قسانە بکەم بەڕاستی چکە حەقیقەتەن پێویستمان بە عادە نەزەرێکی گرنگە بۆ ئەوەی لە هەر چوار لاوە ئێمە تووشی کێشە نەبین بەڵێ باشە دکتۆر دەگوترێت کە ئێستا عێراق زیاتر لە هەرێمی کوردستان پێویستی بە هەناردەکردنەوەی نەوتامیش بەهۆی و گرژیانەوەیە کە لە ناوچەکە ڕوەدەن و بەهۆی و هێرشانەوە کە نزیکن لە دەرگای عێراق بدەن لەبارەی ئەمە واڵی چی؟ جاها دەبێ بەرامبەرەکانمان سلبیاتەکانیان چییە هەڵەکانیان چی ئێمە سوود لە هەڵەکانی ئەوان وەربگرین بۆ نمونە من لە سەرەتای بەرنامەکە گوتم کە تۆڵەی وزە تەنها نەوت و غاز و غەڵوز ناگرێتەوە ئەمانە هایدرۆکاربۆنیان پێوترێ ئێستا وڵاتێکی بچووکی وەکو سەڵتەنەتی عومان بەشی 13 وڵاتی لە ئایندەیە هایدرۆجینی سەوز بەرهەمەیەنێ کارگە و پیشەسازی و مەعمەل و مەسنعەکانی کردو بە وزەی پاک بۆ ژینگەی پاک لەبری ئەوە غاز و نەوتەکەی خۆی ئەفرۆشێت بە دەرەوە حکوومەتی عێراق کۆمەڵی کێشەی گەورەی هەیە لە ئایندەیە ئەویش تووشی کێشەی موچە بێ سەر و 14 ملیۆن مۆزەف موچە ئەدات حکوومەتی عێراق تووشی نەزیفی دارایی ئەبێت من 3 ساڵ پێش ئێستاش باسم کردو نەزیفە داراییەکەش لەوەوە دێت کە حکوومەتی عێراق ساڵانە بە پلەی دووهەم دێ لە دوای رووسیا غاز ئەکا بە ئاسمانەوەی سووتێنێ بەڵام ساڵانە بای 4 میلیارد دلار غاز لە ئێرانە کڕێت بەرهەمی غاز لە ئێرانە کڕێ بۆ بەرهەمێنانی کارەبا کەچی دوێنە بینیمان ئێران هەناردەکردنی غازی بۆ عێراق ڕاگرت کەواتە عێراق تووشی کەمی کارەبا بێتەوە ڕەنگە کابینەی سوودانی تووشی کێشە بێتەوە گەر ئەمە لە تەمووزا بێ خەڵک لە حکوومەتەکە ڕاپەڕن لە بەغدا قبوڵی ناکەن ئەمە عێراق تووشی نەزیفێکی دارایی ئەکا ساڵانە بەهۆی بەرهەم نەهێنانی غازەوە بەهۆی پیسکردنی ژینگەوە بەهۆی بەفیڕۆدانی سامانی نیشتیمانی لە عێراقا مەبەستم حکوومەتی عێراق و جنوبە 11 میلیارد دلار بە ئەترافی حکوومەتی سوودانی زەرەر بەر کەرتی ئابووری عێراقەکەوێ کەواتە دەبێ ئێمە بین لە هەرێمی کوردستانە دایڤەرسیتی بکەین پێویستە هەمە ڕەنگردن بگەین لە سەرچاوەکانی وزەیە سوود لەو هەڵەیە وەربگرین اینجا حکوومەتی عێراق وەکو جەنابت پرسید لە ئایندەیە تووشی کێشە نابێتەوە بۆچی هاتووە لەم کاتەیە بە لێشاو دێ بە هەرێمی کوردستان و مەبەستێتی یاسای بوجە تعدیل بکاتەوە
بێگومان پێویستێتی من بەرنامەی پێشووتر وابزانام 10 ڕۆژتر بوو هەر لەم کەناڵی ئێوە باسم کرد حکوومەتی عێراق یەک دەریچەی هەناردەکردنیە کە دەریچەی خەلیجە ئەگەر تۆ سیر کە سبەینی ئێران و ئیسرائیل لە خەلیج بیوە بە شەڕیان عێراق لە کوێ نەوتەکەی هەنارداکە ئەویش تووشی کێشەی دارایی گەورە ئەبێت کە 95% داهات پشت بە نەوتە بەستێت خاڵێکی ترکە لێرە زۆر بەلامەوە گرنگە باسی کەم وەڵا بە کورتی باسی بکەی سپاس دەکەم ئەوەندە مەجاالم بیتە هەرێمی کوردستان لە بریەوەی کۆمپانیای بەڵێ بە کورتی باسی بکەی سپاس دەکەم هیچ کاتمان نەماوە هەرێمی کوردستان لە بری ئەوەی بەسەر چاو هەرێمی کوردستان لە بریەوەی کۆمپانیای ناوخۆیی نیشتیمانی بواری نەوت بەرهەمبێنێت چۆ گرێبەسی لەگەڵ کۆمپانیا دەرەچەکانە کردو ئێستا ئێمە پێویستە تەسلیفی ئەم کۆمپانیانە بکەین چۆن چین خاوەنی سپۆنتیکە مەسەلەن قەتەر خاوەنی قەتەر ئینێرجیە ئیمارات تاقی هەیە ئەمریکا چڤرۆنی هەیە مۆڵی هەنگاری OMV نەمساوی و مۆڵی هەنگاری و بریتیش پێترۆلیەم و گازپرۆمی رووسیە هەمویان خەریکیەوە بەرهێنانن لە جیهانە ئێمە شەبێ کۆمپانیای کوردی بەرهەم بێنین کۆمپانیای ناوخۆیی بەرهەم بێنین توانای ناوخۆیی بەپێشەوە بەرین لەم مەجالەیە دووبارەی عادەنەزەر بکەینەوە و ئەم توانانە سەر پێ بخەین لە ناوخۆی زۆر سپاس دەکەم سپاس بۆ ڕوونکردنەوەکانت دکتۆر بەهرۆز جعفەر سەرۆکی پەیمانگای مێدیتریان بۆ توێژینەوەی هەرێمایەتی